ئەمە دوام ساڵە ئێمە بە ناوی ماڵی کوردستان بەشدارین لە کۆربەندی ئابووری جیهانی لە داڤۆس. الله يسلمك حياك الله. الله يسلمك. زۆر خوشحاڵم کە ئەمە دوام ساڵە ئێمە بە ناوی ماڵی کوردستان بەشدارین لە کۆربەندی ئابووری جیهانی لە داڤۆس بەهۆی بوونی ئێوە و کەرتی تایبەت کە بەشێکی سەرەکی سیاسەت و ئەجەندای حکوومەتی کابینەی ڕابردوو هیوادارمی داهاتوش بێت کە کەرتی تایبەت دەورێکی گرنگ و سەرەکی بگێڕێت لە پێشخستنی ئابووری و ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عێراق و هیوادارم کوردستان خۆشی ببێ بە دەواازەیەک بۆ عێراق و ناوچەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین پێشکەوتنی ئابووری لە ناوچەکە بەرەی پێ بدەین. جارێکی تر زۆر بەخێر بێن. سوپاسی هەموو لایەکتان دەکەم.